بەڕە چاوکردنی ئەوەی کە ئەم ساڵ وەزارەتی ناوخۆی هەرێم ژمارێک ڕێکاری نوێی سەبارەتەوە بەرەنگاربوونەوەی کۆرۆنا دەرکرد. بە پێی ڕێکارە تازەکان نوێژی هەینی و نوێژی جەژنی قوربانی پیرۆز لە مزگەوتەکاندا ڕێگە پێدراون نین. لە ڕێکارەکانی وەزارەتی ناوخۆدا هاتووە نوێژی جەژنی قوربان و نوێژی هەینی لە مزگەوتەکان ئەنجام نادرێن، بەڵام فەرزەکانی دیکەی نوێژکردن بە پێی ڕێنمایەکانی وەزارەتی ئەوقاف و تەندروستی بە هەماهەنگی لەگەڵ ژووری ئۆپراسیۆنەکان لە پارێزگا و ئیدارە سربەخۆکان ئەنجام دەدرێت. بەڵام فەرزەکانی دیکەی نوێژکردن بە پێی ڕێنمایەکانی وەزارەتەکانی ئەوقاف و تەندروستی و بە هەماهەنگی لەگەڵ ژووری ئۆپراسیۆنەکان لە پارێزگا و ئیدارە سربەخۆکان ئەنجام دەدرێت. بڕیاری هێشتنەوەی مزگەوتەکان بە داخراوی بەڕووی نوێژی جەژن و هەینیدا لە کاتێکدایە. چەندین شوێنی دیکە ڕێگە بە کرانەوەیان درراوە کە زۆر مەترسیدارترن بۆ تەشەنەسەندنی ڤایرۆسی کۆرۆنا لەوانە کافتریاکان. بە پێی زانیاریەکانی پێیان تەنانەت زۆرێک لە کافتریاکانی نێرگە لە کێشان کراونێتەوە و بێ ڕەچاوکردنی ڕێکارەکانیش کار دەکەن. ڕەنگە پێویست نەبێتن لە ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆدا هاتووە ڕێستۆرانت و کافتریاکان بە پێی مەرجە تەندروستیەکان بە کراوەیی دەمێننەوە، بەڵام پرسە و سەرقەبران ڕێگە پێدراون نییە. هەر کەسێک سەرپێچی بکات بە 3 ملیۆن دینار پێبژاردن سزا دەدرێت. هەروەها وەزارەتی ناوخۆ دەڵێت هۆڵەکانی وەرزش و لەشجوانی و مەلەوانگەکان و هۆڵیبۆنە و ئاهەنگەکان و پەیمانگە تایبەتیەکان و خولەکانی بەهێزکردن و فێربوونی زمان بەداخراوی دەمێننەوە. سەبارەت بە هاتوچۆ لە نێوان پارێزگاکان و ئیدارە سربەخۆکانیش لە ڕێنمایەکاندا هاتووە بەڕەچاوکردنی ئاسانکاری زیاتر بۆ و هاوڵاتیانەی کاری ڕۆژانە و پێویستیان هەیە. ڕاگررتنی هاتوچۆی ئۆتۆمبیل لە نێوان پارێزگاکان و ئیدارە سربەخۆکان بەردەوام دەبێت. هاتوچۆی نێوان پارێزگاکانیش بە پێی سیستەمی ڕێگەپێدانی ئەلکترۆنی دەبێت. وەزارەتی ناوخۆی هەرێم جەختی لەوەش کردوتەوە کە دەواازە سنووریەکان بەڕووی گەشتیاراندا بەداخراوی دەمێننەوە، بەڵام دەواازە سنووریەکانی باش ماخ و حاجی ئۆمەران کراوە دەبن بەڕووی ئەو هەوڵاتیانەی هەرێم کە لە ئێران گیریان خواردە و دەیانێت بگەڕێنەوە. لە ڕێگەی گەشتە نایاسایەکانی فڕۆکەخانەکانی هەولێر و سلێمانیشەوە ڕێگە دەدرێت بە گەڕانەوەی هاوڵاتیانی هەرێم لە دەرەوە و هاوڵاتیانی بیانی بۆ وڵاتانی خۆیان. هاوکات لیژنەیەک پێک دێت بۆ دانانی میکانیزمی دەستپێکردنەوەی گەشتە ئاسمانیەکانی فڕۆکەخانەکان. وەزارەتی ناوخۆی هەرێم ڕایگەیاندووە هاتوچۆی هاوڵاتیانی عێراقی و بیانی لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتی تورکی ئاسایی دەبێت. هەروەها ڕێگە بە هاتوچۆی پەرلەمانتارانی کورد لە پەرلەمانی کوردستان و پەرلەمانی عێراق دەدرێت. لە کۆتاییشدا دەسەڵات بە پارێزگار و سەرپەرشتیاری ئیدارە سربەخۆکان دراوە بۆ ڕاگەیاندنی قەدەغەی هاتوچۆ یا ڕێگەپێدان بەکردنەوە و داخستنی شوێنە خزمەتگوزاریەکان.